خەریکە ململانیە و کێشمەکێشی نێوان کورد و شیعە لەسەر باڵەدەستبوون بەسەر کەرکووکدا دەست پێ دەکات. بەتایبەت کورد دەیەوێت بە ڕیفراندۆم چارەنووسی ئەو ناوچەیە یەکلایی بکاتەوە و شیعەش دژی ئەو هەنگاوەی کووردە و هێز لەو پارێزگایە کۆ دەکاتەوە. هەروەها سەرۆکی گروپە میلیشا شیعەکانیش بە ئاشکرا هەڕەشە لە کورد دەکەن لەسەر کەرکووک. بارزانیش هۆشداری ئەوەیدا هەر لایەنێک بیەوێت بە زۆر کەرکووک ببات تا دوا هەناسە ڕوبەڕووی دەبنەوە. خۆی ئەمە تەمەن ناکەین شەڕ ڕوو نەدەت، چونکە شەڕ لە مەسلحەتی هیچ لە بەرژەوەندی هیچ کەسێکان نییە، نە ئێمە نە وەکو کورد نە لەگەڵ حکوومەتی عێراق اینجا بە سوپاکەی بێ بە حەشتی شعبیەکەی بێ لە بەرژەوەندی هیچ کەسێکان نییە. بەڵام ئەگەر شەڕی شێخی ئێمەگرت ئێمە ئەکەوینە سەنگەرێکی داکۆچیکردن، ئێمە هێرش ناکەین. گەرچی کۆکردنەوەی هەزاران چەکداری شیعە و ئامادەکردنیان بەرەو کەرکووک بە بیانووی شەڕی حەویجەیە، بەڵام کورد گومانی لەم هەنگاوە هەیە و پێی وایە شیعە چاوی تەماعی بڕیوەتە بیرەنەوتیەکانی ئەو پارێزگایە و دەیەوێت بەهێز بیخاتە ژێر ڕکێفی بەغداوە. لە کاتێکدا بەغدا بوجەی هەرێمی بڕیوە و بەشێکی زۆر لە بوجە و موچەی فەرمانبەرانی هەرێم لە داهاتی نەوتی کەرکووک دەدرێت. حەشت کە جوڵەی پێ بکەن بۆ حەویجە ئەوانە تێن کۆمەڵە شتەکەن تەحەڕوشەکەن لەوەیە کۆمپانیای نەوتیش بگرن، کۆمەڵەیە تەسەڕوفی زیادە بگرن ئەگەر نێنە ناو کەرکووکەوە. ئەمانە هەمووی سیاسەتی ئەمڕۆیە کە هەوڵەدەن ئیسوزازی کوردکەن خاستن لە ڕیفراندۆمە ئەگەر لە کەرکووکە ئەنجام بدرێ. حەشتی شعبی و ئەوانە بە شێوەی ناڕاستەوخۆ هەڕەشە ئەنێرن لە بڵاولا باسی ئەوەکەن کە لەگەڵ گرتنەوەی حەویجا ئەبێ هێز بنێرن بۆ گرتنی ئەو دووبیرەنەوتە هەڤانا و بای حەسەن بۆ لەوێشەوە دزە بکەن بۆ ناو کەرکووک، چونکە کەرکووک ئێستا کێشەی گەورەی لەسرە و ئەمە بۆ ئێمە ئەبێ بە خاڵێکی وەرچەرخانی نێگەتیڤ و تووشی زیانی گەورە بین. هەوڵی عێراق بۆ ناردنی هێز بۆ کەرکووک لە کاتێکدایە پێشتر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق و هادی عامری سەرکردەی حەشدی شعبی پێشنیاری ناردنی سێلیوە سوپا و حەشدیان بۆ کەرکووک خست بووە بەردەم بەرپرسانی کورد، بەڵام کورد ڕێگەدانیان بە ڕۆیشتنی ئەو هێزانە بۆ کەرکووک ڕەت کردبوویەوە. حەشدی شعبی هێزێکە وەک هێزی پێشمەرەکان لە ژێری دەسەڵاتی حکوومەت. ئەمە یەک دوهامین ئیسا یەک سەنگەرمانە، سەنگەری حەشدی شعبی لەگەڵ پێشمەرگە قاتە کەرکووک و بێشیر و ئەمەنتقانە دلیل ئەمەیە ئێمە یەک سەنگەرە، چون ئەم پێشمەرگە ئەم حەشدی شعبی جاران معارضی سەدام حوسێن بوون، عینە لە یەک سەنگەر بوون دژی سەدام بوون. دوهامین نفت تەماحی حەشدی شعبی چیە؟ خۆی بەسران نفتی سێڕوعی نفتی عێراق لە بەسرەیە، یعنی لە بەسرە وازی هاوردە تێ بۆ نفت کەرکووک. ئەمە قسەی یعنی بەداخەوە بعضی سیاسەکان بعضی حەزابەکان درۆی سیاسیەکان بەرامبەر یعنی عەزیەتدادنی ملت. پێش دەستپێکردنی شەڕی مووسڵ چاودێرانی سیاسی پێشبینی دروستبوونی ناکۆکیان لە هەندێک ناوچەی کێشە لەسەر لە نێوان پێشمەرگە و حەشدی شعبی کردبوو. بەتایبەت ئەو دوو هێزە ململانەیانە لەسەر باڵادەستبوون بەسەر ئەو ناوچانەدا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.